دەنگێ گەل دەنگێ کوردستانیە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەممە 31 ئابی 2025 پێشکەش دەکەین. کاتژمێردا با کاتی ناوەندی ئەوروپایە. لە شاری فرێدریکستاد لە نۆروێج کۆبوونەوەی گەل بەڕێوەچوو گفتوگۆ لەسەر گەشەسەردنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەمکی کۆمەڵگەی دیموکراتیک و پرۆسەکانی ئینتێگراسیۆن کرا. لەوێدا هەفسەرۆکی کۆنگرەی گەل ڕەمزی کارتاڵ بەشداری کۆبوونەوەکان بوو سەرنجی خستە سەر قۆناغی نوێی چارەسەری کۆمەڵگەی دیموکراتیک ئێستا لە تورکیا لە ئارادەیە. هەروەها کارتاڵ لەسەر هاوسەنگی هێزەکانی ناوچەکە قسەی کردووتی هێزە سەرمایەداریەکانی جیهان بۆ پاراستنی بەرژەوەندیەکانن هەوڵ دەدەن ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست سەر لە نوێ دابڕێژێنەوە و تورکیاش کاتێک هەڕەشەکانیان بینی پەلیان لە پرۆسەکە کرد و دەوڵەتیش بە ئاشکرا ڕایگەیاند کە ئەگەر کێشەکانی خۆیان چارەسەر نەکەن ئەوەی لە سووریا، عێراق و لوبنان ڕوودەدا دەکرێت لە تورکیاش ڕووبدا. هەروەها ڕەمزی کارتاڵ لە درێژی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد کە هێزەکانی گەریلای کوردستان ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردو، بەڵام پێویستە کۆمەڵگەش ڕۆڵی خۆی ببینێت و ئەوتیشی پێویستە سەر لە نوێ بە بەهێزتر خۆمەڵێک بخەین و پێویستە گەل هەم خۆی بەڕێوە بەرێت و هەم پێشەنگایەتی پرۆسەکەش بکات. پلاتفۆرمی ڕەنج و دیموکراسی وان لە چوارچێوەی 1 ئەیلول ڕۆژی جیهانی ئاشتیدا پانێلێکی بەڕێوە برد. لە پانێلەکەدا نووسەر فاتمە ئایزۆل و سەرۆکی وەقفی ئاشتی هاکان تاهماز و هەروەها سەرۆکی گشتی وەقفی مافەکانی مرۆڤی تورکیا جۆشکۆن ئۆستەرجی قسەیان کرد. فاتمە ئایزۆل لە قسەکانیدا تشکی خستە سەر بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبارە ئۆجەلان و هەروەها ڕاشی گیان کە داخوازیەکان بۆ کۆمەری دیموکراتیک و پەروەردە بە زمانی دایک و مافا سەرەتاییەکان شیاوی دواخستن نین. هەروەها لە قسەکانیدا ئایزۆل وتی دەبێت بنیاتنەری پرۆسەکە ڕێبەرۆجەلان ئازاد ببێت و ئاماژەی بەوش کرد کە ڕێبەرۆجەلان دەیەوێت دەربارەی بنیاتنانی ئاشتی گەل بدوێت نەوەک ئازادی خۆی. ڕاوتیشی بەڕێز ئۆجەلان دەڵێت دیلگرتنی کەسێک دیلگرتنی کۆمەڵگەیە، بۆیە داوای ئازادی بەڕێز ئۆجەلان خاڵێکی ڕاست و دروستە و دیلگرتنی دانوستانکاری سەرەکی ڕێگە بۆ مشتومڕ دەکاتەوە و دەبێت ئیتر هەنگاو بنرێت بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان. هەروەها سەرۆکی وەقفی ئاشتی هاکان تاهماز ڕایگەیاند کە بانگەوازێکی ڕێبەر ئۆجەلان بانگەوازەکە بۆ گۆڕینی تێکۆشانی دیموکراتیک و وتی پێویستە پرۆسەکە لە قۆناغی چاودێریکردن بێتە دەرەوە و ئەم بانگەوازەیش دەرفەتێکە و ئاسۆیەکی نوێ لە تورکیا دەکاتەوە. هەروەها سکرتێری گەشتی جۆشکۆن ئۆستەرجی ئاماژەی بەوە کرد کە پرسیکول لە بنەڕەتدا پرسی یەکسانی و دادپەروەریە و وتیشی کورد ناتوانن ماف و ئازادیە بنەڕەتیەکانی خۆیان با شێوەی یەکسان و دادپەروەرانە بەکار بهێنن و ئەمە تەنها بۆ کورد نییە بەڵکو پرسی هەموو گەلانی تورکیایە و ئافراندنی کۆمەڵگەی دیموکراتیک ئەرکی هەموو گەلانی تورکیایە. ڤلادیمیر زێلێنسکی سەرۆکی ئوکراینە داوای لە ئەمریکا و ئەوروپا و تەواوی جیهان کرد کە هەنگاوی یەکلاکەرەوە دژی رووسیا بنێن و بەهۆی بەردەوامیدان بە داگیرکردنی وڵاتەکەی. وتیشی ئەم جەنگە بە ڕاگەیاندنی سیاسی کۆتایی نابێت و دەبێت هەنگاوی ڕاستەقینە بنرێت. سەرۆکی ئوکراینە بە تایبەتی داوای باجێکی تون بەسەر ئەو وڵاتانە دەکات کە نەوت و غاز لە رووسیا دەکڕن و بەم شێوەیەش ئۆپراسیۆنە سەربازیەکە دەڵێت ئۆپراسیۆنە سەربازیەکانی رووسیا خاو دەبنەوە.
ئەمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا و تاوتوێی ڕێگاکانی بەرزکردنەوەی هاوبەشی نێوان هەردوو وڵات و سەردانە چاوەڕوان نەکراوەکەی ماکرۆنیان بۆ بەغدا کرد. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە سوودانی جەختی لەوە کردوێتەوە کە عێراق گرنگی بە گەشەپێدانی ئابووری دەدات بە لە بەرچاوگرتنی ڕۆڵی بنیاتنەری لە ناوچەکەدا و هۆشداریشیدا لە مەترسیەکانی هەڵگیرسانی شڵێکی نوێ کە هەڕەشە لە ئاسایش و سەقامگیری ناوچەکە بکات. لای خۆشیەوە ماکرۆن ئاستی ئاسایش و سەقامگیری عێراق و هەوڵەکانی حکوومەت بۆ پاراستنی سەقامگیری وڵاتەکەی بەرز نرخاند و جەختی لە شانازی فەڕەنسا بە پەیوەندی قوڵ و استراتیژیەکانی نێوان هەردوو وڵات کردەوە و لەگەڵ خواستی بەردەوامبوون لە پاڵپشتکردنی عێراق. هەروە سەرۆکی فەڕەنسا تاوتوێی سەردانە پلان بۆ داڕێژراوەکەی بۆ بەغدا کرد و هیوای خواست کە سەردانەکە بگاتە ئامانجە کرداریەکانی خۆی. دادگای تێهەڵچوونەوەی سلێمانی بانگهێشتنامەیەکی فەرمی ئاراستی سروە عەبدولواحید سەرۆکی فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ لە پەرلەمانی عێراق کردووە بۆ ئامادەبوون لە دادگا سکاڵەکە بە تۆمەتی ناوزڕاندن لەلایەن سوورێن ئەبوبەکر عارف نوێنەری یاسایی تۆمارکراوە و دادگای تێهەڵچوونەوەی سلێمانی داوای لە سروە عەبدولواحید کردووە کە ڕۆژی سێشەمە 23 کانونی یەکەمی 2025 لە دادگای کەسنی سلێمانی ئامادە بێت. دادگای سلێمانی هۆشداریشی داوە کە بەپێی یاسا لە حاڵەتی ئامادە نەبوونی تۆمەتبار لە ئاوادەی دیاریکراودا ڕێو شوێنی یاسای پێویست لە دژی دەگیرێتە بەر. ئەم فەرمانەی دادگای تێهەڵچوونەوەی سلێمانی لە کاتێکدایە کە شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ماوەی 16 ڕۆژە دەستگیر کراوە و دووجاریش ڕوبەڕووی دادگا کراوەتەوە و بڕیارە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە بۆ جاری سێیەم ببرێتە بەردەم دادگا. لە شاری سلێمانی کۆڕێک بەناونیشانی کورد و پێکاتەکانی کوردستان لە نێوان پێکەوە ژیان و پێکەوە هەڵکردندا بۆ دکتۆر ئامانج حەسەن ڕێکخرا. دکتۆر ئامانج حەسەن لە قسەکانی داوتی باسی کورد و پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان مێژوویەکی دوور و درێژی هەیە کە بەڵگە مێژوویەکان سەلماندویانەکە کۆمەڵگەی کوردی ئاشتی خوازە و پێکەوە ژیان بەرجەستە دەکات، بەڵام لە ناوەڕاستی سەدەی 90دا بەهۆی دەستێوەردانی دەرەکی گەژی و ئاڵۆزی کەوتە نێوان پێکاتەکانی کوردستاندا. هەروەها باسی لەوەش کرد کە ئەو بربەستانەی کە ڕێگری لە پێکەوە ژیان لە کوردستان دەکەن توندڕەوی یەکێکە لەو بربەستە سەرەکیانە کە لەلایەن گروپی توندڕەوی ئاینی و سیاسیەوە کە ڕێگر دەبێت لە پێکەوە ژیان لە نێو وڵاتدا و هەروەها وتیشی نەبوونی دەستور و لاوازی ئاستی هۆشیاری لایەنەکان هۆکارن بۆ ئەوەی کە بنەماکانی ئاشتی و پێکەوە ژیان لە کوردستاندا لاواز بێت. جەختیشی کردەوە کە هەتا ناتوانین جیاوازیەکان لە خۆ بگرین ناتوانین پرۆسی ئاشتی و پێکەوە ژیان لە کوردستاندا بەرجەستە بکەین. هەروەها ڕاشیگەیان کە نوێنەرانی پێکاتەکان لە پەرلەمان و حکوومەتدا لە ئێستادا نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان ناکەن و وتی بۆ ئەوەی پێکەوە ژیان بچەسبێت دەبێت سەرەتا لە پەروەردە و فکرکردنەوە ئەمە بکرێت کە ئەوە شێکێکە لەو ئامرازانەی کە ئەو ڕاستی کە تێدا بەرجەستە دەگرێت کە تاکێک پێی بکات کە پێکاتە جیاوازەکان قبول بکات. هێزەکانی سووریای دیموکراتی قەسەدە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و یەکینەکانی پاراستنی ژن لەبارەی ئەنجامدانی ئۆپراسیۆنێکی هاوبەش لە ژێر ناوی ئۆپراسیۆنی ئەمنی بەردەوامی گەلان لە کۆڵان و گەڕک و ناوچە جیاوازەکانی شاری حەسەکەی ڕۆژاوای کوردستان ئاگاندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە کە تیایدا هاتووە لە ئۆپراسیۆنەکەدا چەندین شانێ چەتەکانی داعشیان هەڵوەشاندوێتەوە و چەندین چەتە دەستگیر کراون و هەروە دەستیشیان گرتووە بەسەر بڕێک چەک و تەقەمەنیدا. هەروە ئاماژیان بۆش کردەوە کە شانەی گروپە چەتەکانی داعش سەرقاڵی ئامادەکاری بوون بۆ هێرشکردنە سەر گرتوخانەیە کاژمارەیەک دەستگیرکراوی داعشیان تێدایە لەگەڵ کامپی هەوڵ، بەڵام هەموو پلانەکانیان پوچەڵکرایەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هەروە هاتووە لە ماوەی 14 کاتژێردا ئۆپراسیۆنێکی بەرفراوان و سەرکەوت و ئەنجام درراوە کە زیاتر لە 30,000 شەروانی ژن و پیاو تیایدا بەشداریان کردو و ئاڕاشی دەگەێنی هێزەکانی ئۆپراسیۆنی ئەمنی بەردەوامی گەلان هەموو ئامانجەکانیان با سەرکەوتووی جێبەجێ کردو و 51 چەتەی داعشیان دەستگیر کردو کە دەستیان هەبوو لە هێرشکردنە سەر هاوڵاتیانی مەدەنی و ناوەندی ئەمنی و خزمەت گوزاریەکان.
لە شاری شەهبای گوندەواری سوێدا و گۆڕەپانی کەرامە لە شاری سوێدا خۆپیشاندانێکی بەرفراوان بەڕێوەچوو تێکدا سەدان کەس بەشدار بوون پانکارت و وێنە و دروشم بەرزکرایەوە و داوای مافی چارەی خۆنووسین کرا و هەبوونی هێزەکانی حکوومەتی کاتی سووریایشیان ڕەت کردەوە. ئەم خۆپیشاندانە دوای گربوونەوە ناڕەزایەتیەکانی 27 ئابی گۆڕەپانی کەرامە لە ناوەندی سوێدا و دەوروبەری دێت. تیایدا بەشدار بووان داوای دەرچوونی هێزەکانی حکوومەتی کاتیان کرد و ئەو هێزانیان تۆمەت بارکرد بە ئەنجامدانی پێشلکاریەکانی وەک کوشتن و ئاوارەکردن و سوتاندنی ماڵ و مڵکی خەڵک و ئەم ڕەفتارانیان وەک هەوڵێک بۆ سەرکوتکردنی ناسنام و شکاندنی ئیرادەی دانیشتوان وەسف کرد. هەروەها جەختیشیان کردەوە لەسەر مافی ژیانێکی ئارام و شکۆدار لەسەر خاکی خۆیان. حەسەن قەرچەداغ بە ناسناوی سەدات ئەرسەلان لە هێرشی ڕای تورکی داگیرکە لە 27 تەمووزی 2017 بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوو. ڕۆژی هەینی هەپەگە شەهیدبوونی ڕاگەیاند و ڕۆژی دوێنش لە گوندی ئایڤەری ناوچەی خانە ئەخباری ئامەد مەراسمی یادکردنەوەی بۆ دانرا. بە پێشەنگایەتی کۆمەڵی کەلتور و یەکێتی و پشتیوانی و هاوکاری بنەماڵی بێسەر و شوێنانی لانکەی شارستانیان مەبیادەر و پارتە هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی بە شێوەی جەماوەری سەردانی مەراسیمەکە کرا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.